سڵاتان لەبێت بینەرانی وێزگە نیوز. تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایەک لەسەر وەستێتە. دەمانەوێت ڕای هاوڵاتیان وەربگرین بزانین ئاخۆ وەستێتیان بۆ کێیە و وەستێتەکە چییە؟ بینەرمان بن. خاتون گیان ئەمەوێت بپرسم ئەگەر وەستێت بکەی بۆ کێ وەستێت ئەەکەی و وەستێتەکەت چییە؟ وەڵایی وەستێت زۆرە، بەس یەکەم وەستێتم ئەوەیە لە دوای خۆم کە مردم داوا لە هاوسەرەکەمەکەم ئاگەی لە مناڵەکانم بێ. واتە وەستێتی تۆ بۆ هاوسەرەکەتە؟ ئەروەڵام. وەڵام من وەستێت ئەەکەم کە هەرچەندە کاتی وەستێتم نێجارێ، چونکە بە تەمام زۆر بژیم ئەگەر خواتەمان بە مردن کات و ساتی بۆ نییە ڕاستی، بەڵام هەر یەکەیەکمان پێویستە وەستێتێکمان هەبێت. وەڵام من وەستێت ئەەکەم کاتێک کە من خۆم کاری هونەری یەکەم، بۆیە وەستێتی من ئەوەیە ئەگەر مردم بە هونەری ڕەسەنی کوردی لە پێگەوەیەکی بەرزا بمێنێتەوە، هەر وەکو چۆن حەسەن زیرەکی نەمر و مامۆستا ماملێ و مامۆستا مەزهەری خالقی ئیشێکی جوانیان بۆ ئەم نەتەوە جوانەمان کردووە، مامۆستا عەلی مەردانی گەورە. منیش وەستێتم ئەوەیە بەڕاستی هونەرەکەمان نەشێوێ، و چونکە بەڕاستی ڕەنگە زۆر کەس هەیە وەستێتی هەبێت مڵک و سامان ئەوی بۆ لە دوای خۆی چۆن دابەژەکەی، ئەوە ڕەنگە ئەوانە بێ، بەڵام لە لای من وەستێتی من ئەوەیە کە هونەرەکەمان نەشەوێنرێت. ئینسان لە دنیا ئەژی و دوای ئەوە ئەکەوێتە ناو ژیانەوە. مەسەلەن ئینسانی وا هەیە لە ژیانە مەسەلەن قەرزارە بێ، پارەی خۆی لای خەڵکی کەیە، شتی لای خەڵکە، مەفروزە وەسێتکا بۆ خێزانەکەی بڵێ ئەم شتانەم هەیە لە لای فڵانە لای فڵانە قەرزاری ئەو فڵان کەسم، ئێوە ئاگادار بن لە دوای من ئەم شتانە هەیە، یعنی بە چی قەرزی لای خەڵک بێت چی قەرزاری خەڵکیش بێ. لە کوردەواری هەڵە کەس بە وەسێت نامرێت، حەقی بەسەر ئەوە نییە کە تۆ تەمەنە گەنجە یاخود بەتەمەنیت، بەڵام وەسێت شتێکی پێویستە. وەسێتی من ئەگەر بیکە وەسێتم بۆ خێزان مەبێ، کە لە دوای خۆم ئەو شتانی کە هەمە شرد نییە مادەبێت، لەوانێ مانەوی بێ هەنێشت کە هەیە توانێت چۆن خۆم پارێزگاریم لێ کردو ئەویش پارێزگاری لێ بکات و وەسەی جیاگەم بۆ خوشک و براکانم کاگەیان لە دایک و باوکم بێت و تاڵ. ڕاستیە من وەکو خۆم شخصی خۆم وەسێتە وە نووسیشمە لە محکەمە، و من بۆ هیچ کەسێک نەمنووسیەوە و بە نووسراویش هەمە کردومە بۆ خستخانەی هیوە، نەک بۆ هیچ کەسێک. بێگومانێکێکە لەو وەستێتە جوانانەی کە من گوێبیستی بووم، بابزانین چی بۆ هۆکاری ئەوەی کە تۆ ئەو وەستێتە بکەی بۆ نەخۆشخانەی هیوە؟ هۆکارەکەی یەکەم شت ئەوەیە کە باوڵێن من زەواجم نەکردو، بڵێن مناڵم هەبێت و بۆ ئەو مناڵم بیان بۆ ئەو کەسە بێت، و برا یان خوشکیش ئەو دایکی باوکشم نەماوە، برا یان خوشکیش ئەوش ماڵی خۆی هەیە و ژیانی خۆی هەیە و لەوانێ وەزعیەتی زۆر باش بێت، و زائیدەن کۆمەڵی خەڵک هەیە لە خستخانەی هیوا کە پێویستی بەوەیە کە چارەسەر وەرگێنە، بەڵام ئەوەی کە لە دوای خۆت ئەیکەیت ئەمە لە دوای خۆتە، ینی تۆ بۆ ئەوەیە کە ئەو شتی کە تۆ هەتە و چەند ساڵ هەوڵە بۆ یاوە چی و چی کردووە، لە دوای تۆ کۆمەڵە خەڵکانێک ئیسفادی لێ بکەن کە پێویستیان پێیتی. ئەوەی گوێبیستی بوون ڕای بەشێک لە هاوڵاتیان بوو سەبارەت بە وشەی وەسێت، تیایدا بۆ وەسێتەکەی هێندە جوان بوو کە دوای خۆشی باشی و خێر و چاکەی بۆ کۆمەڵگاکەی بەجێهێشت بوو. تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.